ممنونم کە تا ئێستا لەگەڵمان بوون. لەم بەشە لە بەرنامەکەمان وتوێژێکمە بێت لەگەڵ هاوڕێ برایمی باتمانی سەبارەت بە تاوتوکردنی ئەم ئاخێزە شۆڕژگێرانەی کە لە ئارادایە لە ماوەی 6 مانگی ڕابردوو. سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕاکێشم. هاوڕێ برایم سڵاو لێبێ و زۆر سپاس کە بانگشتی منت قبول کرد بۆ ئەم وتوێژە. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ سڵامیش بۆ بینندگان ئازیز ئێوەش بەخۆتان یا خیارێمە. هاوڕێ برایم ئێمە لە 44 ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامی زۆر جار کەوتوتە بەر پەلامار و ڕقی و بێزاری خەڵکی ئێران لە بەتایبەتی لە دەیمانگی 96 لە ئابانی 98. بەڵام ئەم جارەیان لە شەهریوەرەوە کە دەستی پێکرد بە بۆنەی گیان لە دەستدانی یا کوشتنی بەناحەقی ژینا مەحسای ئەمینی بزوتەوەیەکی گشتی لە ئێرانە سەری هەڵدا و لە 6 مانگی ڕابردووە کە وێنە بووە. لەم ماوانەیە بەرز و نزمی بووە، ئەنواعی خۆناغی تێپەڕاندووە. نەزەری ئێوە چیە سەبارەت بەم مۆزوعە و چۆنی لێگەیدەیتەوە؟ بە نەزەرم ئەوەی کەوا مەردم ئەلان حدود 5 مانگە یەکسەرا ئەم مبارزە ئەدامەی هەست دەلیلی ڕوشنە. ئەگەر لە 96 و لە 98 تا جمهوری ئیسلامی توانی بە سەرکوتێک وەسیع و حتا کوشتن 1500 نەفەر لە دەیمان 98 تا لە نەخلستانەکان ماشەرا کوشت وەفرەی لە شوێنەکان ئێرانە. دوای ئەوانە بە نەزەر من ئەختارێک جدی بوو بە جمهوری ئیسلامی. ئەختارەکەیش ئەوە بوو مردم هەلێنە وتیان ئێمەدی ئوسوول و گەرا و نازانم ئەسلاح تەڵەب دەتەوا و ماجەرا ئەوە ئەو شۆڕشە ئەو خیزشە ئەختارێک جدی بوو کە جمهوری ئیسلامی عبوریان کرد لە جمهوری ئیسلامی. ئەوەی کە بوو ماوە کەفتە دواوەوە ئیساد ئەمە 5 مانگە ئاوا شەدیدی پیاکردێ. بە نەزەر من یەک مەسەلەوەت وەتەکەوانە فەرقێت. ئیسە بەمانعای واقعیەکەی دی ئەم دەورانە نەسڵی جوان دەهەی هەشتادی هاتیە سەمەیە لە ڕاستکشتێ و ژنان لە مبارزیە واقعەن دەستیان خۆشوێ فعالانە تەلاشیان کردیە. ئەو وەختە فرێکیان متاسفانە چاویان لە دەستاگا، فرێکیان هاان لە زندانە، فرێکیان کوژیاگەن گیانیان بەخت کردیا و بڕێکیانی واخەن مشخصنی. جا بۆ بوونەوە ئەم دەفعە ئەم ساڵ 2041 لە دەورانێکی جا بوو کە جمهوری ئیسلامی یەک پارچەس بە قەول خۆیان گشتیان یەکدەست بوون، گشتیان نمایندەی خامنەی و بەمانعای واقعیەکەی یعنی گشتی فاسیست و جنایەتکار و قاتڵ و پەروەندە ڕەشن. هەر بەو بوونەوە ئەمە دەستی پێکردیە فەرقەکەی حال لەوەدی هیچ تەوهمێکیان بە جمهوری ئیسلامی نەماوە انتزاریان بە ئیسلاحات و ئەمانە باوەڕیان بە ئیسلاحات و ئەمانە نەماوە. لە گشتی مهمتر باوەڕیان دی بەوە نەماوە جمهوری ئیسلامی بتوانێت کارێکیان بوو بکە، یا مەسەڵەن گۆشەیەک لە زندگییان حەلکە، یا مەسەڵەن گەرانی بێتە خوارەوە یا بێکاری لە گۆشەیەکە کار بۆ خەڵک دروستکە، یا ئەم هەموو هەژاری و فەقر و بەدبەختی وای بڕۆ مردم بە ناحەق خەریکن ئەیکێشن دی انتزای نەما جمهوری ئیسلامی کارێکیان بوو بکە. هەر بۆ بوونەوە ئەم تەسنیم ئەم دەفا بە نەزەر من سەرنگونی جمهوری ئیسلامیە. ئەمە جۆنبەشێکە انقلابێکە گەرەکیە جمهوری ئیسلامی لایوە. اینجا لە دەورانێکە ئەوینی تەنازە بخواکە واسا فعالیەتە فرەتر تێنەمیان تێنە خیاوان فرەتر دەرگێرەوەین تەکنیروی جمهوری ئیسلامیە و وەختەوە هەست بە قەڵ کەمترتین لە جێلی ترا زەعیفترە لە جێلێکە ئوفتوخ. ئەمە تاکتیکێکەوە نەزەر من ئەو ڕەهبەرانە ئەو کەسەی لەوە لەهان لە خیابانە و خەریکن ئەم مبارزە ڕەهبەریەکەن، خەریکن تەلاشەکەن جمهوری ئیسلامی بە کەمترین تەلەفات بیڕۆخنن. ئەمانە سا ئەوانە تەشخیصەکەن لە چوو وەختێکا بێنە خیاوان لە چوو وەختێکا نێن. یەکێتر لەوە سا مەسەن هەر وەختێ مشخصە ئەم ئەنقلابا و لە ناوە
خارج لە کۆمونیستەکان و جریانات ڕاست هەرێکی بوو خۆی جێگەی کێس وەلی ئەم انقلابە بە نەزەر من لە ناوە ڕەهبەری خۆی هەست بە فەراخان خۆیان تێنەمەیان سازمانیان هەست کۆمیتەی مەحەلاتیان هەست کۆمیتای حتاتانم لە وەسڵن بە یەکەو کولەن وەسڵن بە فەرهەنگیانە و بە کارگەران بێکارە و بە ماڵباختەکانە و بە بانشەستەکانە و بە ژنانە و بە دانەژوو یانی دی ئیمڕۆ وەسە ئەو نە فشارەکە بە فەرەوەسە وەسە جەنگەڵێک ئاگری گردگە گشتیانی گشتی گرێسە بەر دی کەسی نییە بیژێ من نیم لە ژێر فشارە مەگەرەوانێکە وا سەریانە ناو ئاخر جمهوری ئیسلامیە یا ئەوانێکە وا قەنگیفانەکانیان پڕە و خەریکن لە پاڵ جمهوری ئیسلامیە ئەخۆن ئەنا بەمان ئای واقعیەکەی 90% مردم ئیمڕوو بشدت هانە ژێر فشارە هانە ژێر فشار اقتصادیە هانە ژێر فشار ڕۆحیە هانە ژێر فشار زندگیە نەداریە هەرچی یانێ نازانم من بگاهەن فکرەکەم و ئەم خەڵکە واقعان چوو ژیانەکە آخر بنیان خو نازانم ئەسەن چۆن ئەخەفن بەم هەموو مشکلاتە و وا جمهوری ئیسلامی بوویانێ دروست کردگە کە قسەکە سەر ئەمەسا ئەمان تەسمیمیان گرێ جمهوری ئیسلامی لاوە یانێ تەسمیم نەهایی خۆیانیان گردگە بەو بوونەوە خۆیان تەشخیصەکەن چ وەختە بێ نەخیاوان چ وەختێ دێ نەخیاوان ئەمما ئەوەی کە وا ڕوشنە ئێمە ئەیبینین ئەژنەفین هەرچی ڕۆژە لە چەندین شارە تەزاورات است لە هەرچی ڕۆژە ئەوینی بانشەستەکان کارگەرێکی حقوق مۆقەیان 6 مانگ 7 مانگ خستە دواوە ئەوینی ماڵباختەکان ئەوینی معلمان ئەوینی هەموو قشتە جامعە هەرچی ڕژان لەو خیاوانەوە بەرەدارەکان دەوڵەتەگرن بۆ بوونەوە وازانم ئەم ئەنقلابە بە نەزەر من ئەدامەی هەست و تا سەرنگونیش دەست هەڵ ناگرێ و ڕێحەلی تری نیەشی ئەم کارە ئەم بواتە بەرەوە چاکە هاوڕێ برایان ببوورە کاتەکەمان کەمە من دوو پرسیاری کەشمێ بە فریاکەوین قسەکە لەسەرەوەیە کە ئەم بزوتنەوەیە لایانی جۆراجۆری تایە ئەبینین لە دەرەوەی وڵات سەڵتان تەڵبەکان مەجموعەیە لۆمپەن شەلاتی تەنانەت لە کەسانێکی وەکو چۆن شەعبان بێموخ ئەهێنە سەر شەقامەکان بە هەموو شتێک گوێ نەدەن تەنانەت هیچ ئەبایان نییە لەوەی کە دەست بەرزەکەنەوە و دیمانەکە لە برۆکسل دابیان لەسەری کەسێک کە فقط مەرگ بەرستەمگەری وتبوو هەر لێساوە دیاریان کردوە کە شاکەیان ستەمگەرە بۆیە پێیان ناخۆشە جا لایەنە ڕاستەکان ئەیانەوێ ئەمە چی لێ بکەن بە چ بارەکە بیبن ڕای تۆ چییە بەرامبەر بە نەقشی لایەنە ڕاستەکان یا لە بۆژوازی و ناسیۆنالیزمی ئێرانی و مەحەلی بۆ ئەم بزوتنەوە با یەک پێژم بە نەزەر من ئەوانێکەوە هاوسن و ساڵ من و تۆن ئەمرێ فرێک نییە ئەوانە گشتیان زەمانشایان دیە جنایەتەکان ئەوانیان دیە ساواکیان دیە سەرکوب خەفەخان دزی هەموو ئەو مەملەکەتیانە کۆ ناو نادانەوە جەنگەڵ خوڵام ڕزاخانەوە شرکەت شابان و فەرەس و تەواو دەیان و سەداندانە کاخیان بۆ خۆیان دروست کردو و تەواو ئەمکانات ماڵی و معادن نەفت و گاز و هەموو ئەمکاناتێک لەجێ چ خۆیان بوو بە بوونەوە مردم ئەمانەیە ناسن نەزانن ساواک چی کردگە ئەمان ئەم تحالخوانیان داگە بەمان ئایواقعیەکەی ئەو یەکەم لەم خۆشببختانە لەم ما پەنجمانەوە مردم تەسمیمی گردێ جمهوری ئیسلامی لاوە بە نەزەر کەمترین ئشارەیەک بەوانەکەن کەمترین ئشارەیەک بە مەسەڵەن بە سەڵتەنەتیان کردیە بیژن بەرعەکسی جێ مەسەن هەمیشە وتیانە مەرگ بەرسەدەمگەر چ شابێ چ ڕەهبەر وان بوازانم پایگایکیان لە ناومەردمە لە ئێرانان نییە ئەوەی کە لە خارج کوشوەرە خۆ معلومە ئەمانش وەک دەوڵەتی وەختی ڕایان کرد وەختی مردم انقلابی کرد و ئەمانی سەرنگون کرد و دەریانێ کرد ئەمانیش بە نیروی گەورە و هاتنە دەورەوە ئەوەی کەیسە لە دەرەوە تێعدادێکیانست بە نەزەر من ئەمانە کەسکەی دیکن هەر لە خۆیانن هەر لەو حکوومەتەنا بازماندەگانە و حکوومەتانەوە نەوە و ئەمانیانە ناخەریکن تێر نەخیاوان و ئەمانە هەدەف ئەمانە هەدەفیان چەست ڕاستەکان گەرەکیانە چە بکەن بە نەزەر ئەوەی کە بە ئەم ڕاستەیدا و ئەمی بڕوە ئاڵتەرناتیو ئەمان و ئومیدیان بە غەرب و بە ئامریکا بەستگە ئەمانە ڕاست گەرەکە حەز ناکەن بە ئینقلاب حەز ناکەن مردم بێتە خیابان
ئەمانە ئارەزوویانەوەسا ئەم ئەنقلابە نەوەی بە توودەیی بەڵکو لەبانە و ڕوفرمێ بکەن بەقەوڵ بتوانن سیستم سەرکوب جمهوری ئیسلامی وەک نیروهای ئەمنیەتی، وەک ئەتڵاعاتی، وەک سپای پاسداران، وەک ئەرتش وا فرەفتخاری پێوەکەن، ئەمانە بتوان ئەمانە حفزکەن بەڵکو تەلاش ئەوەیەکەن جەماعەتێ لاون لەسەرە و دوایەوە خۆیان بێنە سەرکار و ئەمانە ئەمە تەلاشیان ئەوەسا بووچە بوو ئەوەی کە ئەزانن هەر ئینقلابی هەر فرسەتێ هەر فەرجەعێک لە ئێرانە شرایەتی بێتە بەرەو نەهادیەی لە ئیجتیماعی مردم ئازادی خوازەکان کۆمونیستەکان ئەنوا و ئەخسام مەحفل ڕەوشن فکر و جەریانات سیاسی سەر دەرتێنن ئەمان ئەمە بە زەرەریانە مردم ئاگا بێتەوە بە زەرێریانە مردم متحد بێ بە زەرەریانە کارگەر و وەختی دانەجوو هاوارەکەژی دەردێمە و کارێمە فەرزەندان کارگەرانیم ئەمانە حەز ناکەن ئەوڕێبرام یەک پرسیار یعنی سەتە تەڵبەکان لەو باوەڕیان کە خەڵک جارێکی کە دەست دەکات بە کوونێکە کە مار پێوەی داوە جارێکی کە ئەمانە بێنێت و سەرکار ساواکیان بۆ زیندوو بکەنەوە بەوەی کە ڕوونماییەکەن لە یەکێک وەکو پەرویزی سابتی کە یەکێ لە شکنجەگەرە بەناوبانگەکانی ساواک بووە پێی وایە خەڵک پێ وایە کە ئەوان پێیان وایە کە خەڵک دەنگایەتەوە بەوان جارێکی کە بە نەزەر من ناداگەن ئەمانە امتحانیان داگا ئەسەر سیستمی ڕوو بوون بەسە سیستم نظام سەرمایەداری لە 100 ساڵ بیژین 100 ساڵ تاریخ ئێرانی 100 ساڵ حەساوکە 100 ساڵە جامعەی ئێران ها لە دەست شێخ و مەڵاوە ئەوانیش خو 45 ساڵ حکوومەتیان کرد خۆی و باوکی و ئیمڕوو مردم دی ئەمانیانە ناسیە نەسڵم دەوڕە ئاگاترە جدیترە تاریخی خوێندێتە و ئەخوێنێتەوە یەکی تر لەوە مهمترە کۆمونیستێک ئیمڕوو لە ئێرانە هیچ دەورانێ ئەو نە کۆمونیزم قەوینەوە ئەو نە تەحەزب و ئەحزابێ نەبووە ئەو نە ئاگا و مسەلەت نەبووە ئەم کۆمونیزمەوە ئیمڕوو لە ئێرانە بە تایبەت جۆنبش کۆمونیزم کارگەری ئەسڵەن جەریانێکە فاصلەی جدی هەست ئەو جۆرەوە باسیەکەن کۆمونیزم ڕووسی و چینی و نازانم کوبایی و ونزلایی و مانەمانە کتیا سەرمایەداریین ئێمە لە ئێرانە طبقەی کارگەر ئاگاها متشکلترە طبقەی کارگەر باسەوادە ژنان بەمانعای واقعیەکەی دی بە هیچ وەج تاختیر قبول ناکەن چ شابێ چۆ جمهوری ئیسلامی بێ بۆ بوونەوە ئەمان شەنسیان نییە ئەمان ئەمیدیان بە مردم نییە ئەمیدیان بە غەرب بەس ئەمیدیان بە ئامریکا هەست پشکەم کارێکیان بوو بکەن ئەوانیشانە شوون منفعات خۆیانەوە جیالەوە ئەم تێعدادەوە ئیمڕوو گەرەکیانە ڕاستەکان بوون بە ئاڵتەرناتیۆ تۆت باشاکە بە سازگاراوە بە گەنجیە و بە شەریعەت مەداریە و نازانم بە خۆد ڕەزا پالەویە و بە مەسیح عەلی نەژادە و بە ئەکسەریان ئەمانە گشتیان ئیسلاح تەڵەبن وە گشتیان لە جمهوری ئیسلامیە دەستیان بووە قەڵەم خست عەبدوڵای موحتەدی یەکێک لەوانەیە کە یا خالدی عەزیزی تەلاشەکەن بۆ ئەوەی کە لەگەڵ بەری ڕاستە لە واقع هاوسەنگەر بن و شەریک بن معلومە ئەمانیش ڕاستن خۆ معلومە ئەمان هانەشوو منفعات حەز خۆیانە و منفعات قدرەت خۆیانە و هەروە جەلال تاڵەبانی و مەسعود بەردانی و کاریانەکرد ئەمان ڕەبتیان بە خەڵک کوردە و نیە بمان ئایواقی تۆ تماشایان تەناقوزەکە بزا ئەمانە چەند سەڵتەنە تەڵەبەکان ئەیژن تەزیە تەڵەبیەوە نانە تەزیە تەڵەبی دیەوە بۆ بوونەوە مردم سەرکوتکەن بۆ بوونەوە ستە ملی و هەرنە و حەق و حقوقێک لە هەر ملیەتێکا بێ سەرکوتەکە نەژن تەزیە تەڵەبی ئەمانیش لەم لاوە هاتنەژن فدرالیزم ئاخر تو لەو لاوایژی جیایی خەت قرمزێ مەست کەسێک ناتوانێت لە ئێرانە جیاوە بێت تو لە لاوە خەریکی داوای فدرالیزمەکەی ئەگەر داوای فدرالیزمەکەی خو پێت ناگا ئەو پێتەیژی جا بۆ بوونەوە ئەمانە بوو ئەکەف نەشون ئەوانە بوو شەو ڕۆژ تەلەڤیزیۆن مەنووتۆ ئینتەرناشۆناڵ و BBC و سەدای ئامریکا و ئەمانە قاوەکەن ئەمانە لە خۆیانن ئەمانە تەرەفتار ئەم سیستمەنە تەرەفتار ئەم جناح ڕاست ئێرانیەنە وەگەرەکیانە لەم بلبشێوە بەو چکەم ئەمانیش بەشێکی دەسەڵاتیان پێبن ئەی واقعیەکەی ئەمانە ڕەفتیان نە بە خەڵک کوردەونیە و ناتوانن هیچ خاستێکیش بەدەست بێرن
ئەوان ئەمانە تحمل ناکەن. ئەوان هەورە برایم ببوورە کاتەکەمان کەمە 2 دقیقەمامەوە من قسەکەمەوەیەکە ئێستا کە ئەمە تەکلیفی بەرەی ڕاستە لە تەقابل لەگەڵم بەرەی ڕاستەیە چۆن چی بکرێت کرێکار و زەحمەت کێش ژن و پیاوی ئازادی خواست چۆن نەتوانن کە ئەم جێگە بەوان لێش بکەن و زەحمەت و مەرارەتێک کە ئەوانەی کێشن نەچێتە گیرفانی ئەمانەوە. ڕێحەلێکەوەسا خەڵکەشێ ئەم دەورە دەوفرە و حساسە فۆری وریابێ ئەشێ دژمن خۆی بناسێ ئەشێ چەپ و ڕاست بناسێ بەنێت من پێشنهاد مۆسا مردم کرێکاران زەحمەت کێشان ژنان ئینسانەکان خۆیان بە پشتیبانی لە کۆمونیستەکان کەن ئەم ڕاستانە چۆ دەورانێ لە قودرەتا بوونە چۆن ئەمانە وای ئیمڕۆ ڕاست و گەرەکیانە بێنەوە سەر قودرەت دەوری لە قودرەتا بوونە چۆ جمهوری ئیسلامی چۆ هەر جەناحێکیان وای ئیمڕۆ مخالف جمهوری ئیسلامی ئەمانە امتحان خوانیان داگە هەر بەو بوونەوە خەڵکەشێ ئەمانە بزانێ و ئەزانێتیش ناوێ کەڵاو ساڵ 58 بچێ بە سەرمانە ئەم دەقە خەڵکەشی خۆی بە ساحی و جامعە بزانێ تەبەقەی کارگەر ژنانەشی خۆیان بە ساحی و جامعە بزانن جوانەکان ئەشی وریاتر بن وە قەڵک انتخابی سیاسی دروستکەن پێشنهاد من ئەوەساوە کۆمونیستێ وەک ئینسانێکی 45 ساڵە خەریکە مبارزەیەکەم بەلای جمهوری ئیسلامی پیشنهاد مۆسا بوو مردم کوردستان تەکتەکیان بە ژن و بە پیا و بە جوان و بە کوڕ ئەمێد ئێوە کۆمونیستەکانە ئومێد ئێوە ئاگای خۆتانە پیرۆزی ئێوە خۆتان بە ساحی و جامعە بزانن پیرۆزی ئێوە ها لەوە چەپ و ڕاست قەشەنگ تەشخیص بن و بزانن ناسوینالیزم چۆ کورد چۆ فارس چۆ تورک چۆ عەرەب بە هەر لەباسێک و هەر زوانێ بێت حالەتەک ئەم سیستما و ئیمڕۆ زندگی مردمێ کێشایە تەباهیە بۆ بوونەوە بەنەزەر من ئەوەیە کە مردم چەپکەن خۆشی خۆیان سازمان بن ئەشی خۆیان متەشەکلکەن لە هەر شکلی بویان نەکرێ بەیەکەوە قسەکەن لەسەر ئەم ئەحزابەی لە قسەکەن لەسەر ئایندەی خۆیان قسەکەن خۆشبەختانە بەیانیەی کاتێ لە لای 20 نەفەر و فرە خاسە بەنەزەر من ئەمە تەقویەت منزورتان منشوری ئەو بیست ڕێکخراوە منزۆم ئەو 20 نەفەرسا بەنەزەر من هاوڕێ برایم 20 ڕێکخرا و تەشەکل و نەهادی کارگەری و دانیژوویە ئەشی ئەمانێ ئەگەریش نەبووە حتمما نەهادەی لێ وەک فەرهەنگی و کارگەریستیا بۆ هەلێ کەمە ئەشێ فرەتر بن ئەشێت هەواو کرێکاران بە تایبەت شرایەتەکەی حساس ئەشێ ڕەهبەران عەمەڵی کرێکاران لە ئێرانە ئەشێمە بزانن ئەشێتی خۆیان بوو جارێکیش بە خۆیان لەژێر ئەم هەموو زەنجیر و ئەم هەموو بەردەگی و ئەم هەموو بەدبەختی و ئەم هەموو ئاغا باڵاستەر و ئەم هەموو مفخورە نەجات بن خۆیان بە ساحێ ئەو جامعە و بتوانن لە ئایندەیە حکوومەتی بێنە سەرکار بوو هەمیشە بەشەر وەک لە ئێرانە بتوانێت زندگی ئینسانی و مدرنێ بوو کە دە لە شەئن بەشەرایی مڕوا بێت زندگی بێتی زندانێتیانەوەی خەفەخانێتیانەوەی سەرکوتێتیانەوەی بەشکەم بەرعەکسێ خۆشی و ئازادی و ڕەفایەتیان بێت زۆر سپاس هاوڕێ برایم بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو بووە مەمنونن لە بەشداریت لەم بەرنامەیە و بینەرانی عەزیزیش زۆر سپاسان دەکەم کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون و کات و ساتێکی خۆشتان بۆ ئارزوەکەین